ئەم ساڵی 2021ەوە نزیک بە 6 مانگێک تێپەڕی کردووە دیارە بەهۆی ڕاگررتنی گەشتە ئاسمانی زەمینیەکان لە ماوەی ساڵی ڕابردوو بەهۆی وڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا دیارە ئامارەکان بەراورد بە ساڵانی ڕابردوو کەمبوونەوەی زۆری بەخۆبینی بۆ پێی کە ساڵانە ئامار ئەگەڕێتەوە بۆ دەستگای لوتکە بۆ ئێرە و ئێمە ئامارەکان لە 2 ساتی جیاواز و لە ناوەڕاستی ساڵ و هاوکات لە کۆتایی ساڵ ڕای ئەگەێنین دیارە ئامارانی تاسە بەدەستی ئێمە گەیشتووە زیاتر لە 650,000 هاوڵاتی عراقی کە ئەمە ڕێژەیەکیان بە لە 65 بۆ هەفتیان کە هاوڵاتیانی هەرێمی کوردستان بوونەوە بەداخەوە تەڵەن بە ناوچە دابڕێنراوەکانی شۆکە ئێمە ئەژمارەکەین ڕویان لە وڵاتانی ئەوروپا کردووە و داوانامی مافی پەنابەریان پێشکەش کردووە لە ساڵی 2015 هەتاوەکو کۆتایی ساڵی 2020 دیارەی ئەم ساڵ چاوەڕێکین لەوەچێ لە 15 ڕۆژی ئایندا ئەمە ئامارەکانمان بەدەست بگا بۆ پێی کە ڕۆژی گیانی پەنابەران 26 نزیکە ئێمە ئامارەکان جارێکی دیکە خوێنینەوە و قسەی لەسەرەکەی بەڵێ ئەمە شتەکان تەقریبیە بۆ لەسەر ئاسی وڵاتانی ئەوروپا سەرجەم ئەو هاوڵاتیانە ئەو کۆچبەرانی کە چەند داوانامی مافی پەنابەری پێشکەشەکەن لە وڵاتانی ئەوروپا بەگشتی وەکو وڵاتەکانیان ئەژمارەکرێن نەک وەکو نەتەوە دیارەوەکو باسم کرد 650,000 کەسێک تۆمار کراوە 650,000 کەسە بۆ هەموو عێراق بووە بەڵام ڕێژەکە کە خۆمان وە نوێنەرایەتەکان و ئەوەی کە لە ڕێگەی زۆرێک لە دەستگا ڕاگەاندنەکانی شۆکاری لەسەر کراوە بەپێی ئەو لێکۆڵینەوەی لە کاتی ڕووداوەکانیش کە ڕوویداوە کە بەداخۆ زیاتر لە 430 کەسێکمان تاسە لەو ڕێگایە بۆ بە قوربانی و جانی لەدەستداوە دیارەوەکو باشم کردەوە چێ لە 165 بۆ هەفتای ئەمانە هاوڵاتیانی هەرێمی کوردستان بن بە ناوچە دابڕێنراوەکانیشەوە داوانامی مافی پەنابەریان لەسەر ئاسی وڵاتان ئەوروپا پێشکەش کردووە و لەو ڕێژەی کە 430 کەسێکیشمان هەیە بۆ بەم ساڵەوە لەو چ بچێتە 440 کەسێک بۆ لە ڕێگەی کۆچی کۆچدا کە گیانیان لەدەزاوە بێ سەروشێن بوون سەرجەمەوە تەرمانێکە بوونی هەبوو دەستگای لوتکە توانیوێتی سەرجەمیان بگەڕێنێتەوە بۆ عێراق و هەرێمی کوردستان هەتاتیایە بۆ هاوڵاتی ڕۆژئاوای کوردستان بۆ ئێمە هاوکار و هەمانگی بوونە بە هەمان شێوە و هاوڵاتی ڕۆژهەڵاتی کوردستان بووە بە هەمان شێوە کە لە ڕێگەی کۆچی نایاسایە گیانیان لەدەزاوە ئەوانەشی کە بێ سەروشێن دیارە مەلەفی تایبەتیان بۆ کراوەتەوە و لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان بەردەوام لەسەر خەتین بۆی کە بتوانین چارەنووسیان بە کەسوکارەکانیان شار دیارە ئەو بار و دۆخەنا لەبارەی کە لە هەرێمی کوردستان و لە عێراق بە تایبەتی باوەڵی لە هەرێمی کوردستان ئەگوزارێ لە نەبوونی کار و نەبوونی خزمەتگوزاریە سەرەتاییەکان کە ئەمانە کۆمەڵە هۆکارگەلی سەرەکین بۆی کە گەنجان ڕوو لە وڵاتانی ئەوروپا بکەن بە مەبەستی ژیانێکی شایستەتر بە خۆیان و خێزانەکانیان دیارە جارێکی دیکە کۆچکردن بەرە وڵاتانی ئەوروپا سەری هەڵاوەتەوە دەستی پێکردوەوە وەکو پێشتریش ئاماژەم پێدا دیارە ساڵی 2020 بۆ پیکە شەپۆلی کۆرۆنا لەسەر ئاستی وڵاتانی جیهانەوە بە تایبەتی لەم ناوچێکە بڵاو بوو بۆ دیارە سنوورەکان گەشتە ئاسمانی و زەمینیەکان ڕاگیرا بوون بۆیە ڕێژەیەکی زۆر کەم کۆچبەر بەراورد بە ساڵانی ڕابردوو کە 34,000 کەس بوونە تۆمار کراوە خۆیان گیانەوە بە وڵاتانی ئەوروپا ئەویش لە سەرەتای دوومانگی ساڵی 2020 و هاوکات کۆتایی دوومانگی ساڵی 2020 کەم پەنابەرانە خۆیان گیانەوە بە وڵاتانی ئەوروپا هەتا بار و دۆغ لە هەرێمی کوردستان بەم شێوازە بێ بە دڵنیایی هاوڵاتیان بە دوای ژیانێکی شایستەتر و باشتر بۆ خۆیان و خێزانەکانیان دەگەڕێت کۆمەڵی هۆکار هەن بۆی کە گەنجان پارە و سەرۆت و سامانی خۆیان و مجازەفە بە ژیانی خۆیان و بە ژیانی خێزان و مناڵەکانیان بکەن ڕوو لە وڵاتانی ئەوروپا بکەن ئەگەر چی لە ئێستاە وڵاتانی ئەوروپا بەپی پێویست نین لەگەڵ کۆچبەر و پەنابەر بۆ پێ ساڵ بە ساڵ ئەوان لە پاشەکشیان لە بەرامبەر داواکاری و داخوازی کۆچبەرانە دیارە بە حکمیەوەی کە لۆدێکی زۆر لەسەر وڵاتانی ئەوروپا ڕێژێکی بەرچاو بە دەر لە عێراق لەسەر ئاستی ناوچەکە ڕویان لە وڵاتانی ئەوروپا کردووە بەمە بەسیوی کە لەوێ داوانامی مافی پەنابەریان پەسەند کرێت دیارەوەکو باسم کرد کۆمەڵە هۆکار هەیە هۆکاری بێکاری هەیە بەدایان و سەدان هەزار ئێمە لە گەنجانی دەرچوانی زانکۆ و پەیمانگەکانمان هەیە بێکارن دانەمەزراون نە لە کەرتی گشتی نە لە کەرتی تایبەت و هۆکاری ناجێگیری بارودۆخی سیاسی هەیە کە ئەمە لە هەمووی کاریگەرترە کە لایەنە سیاسیەکان بەداخەوە
تەبانین وەکو پێویستنین لەگەڵ یەکتریا بۆیە خەڵک هیچ ئایندەیەکی سیاسی ڕوون بەدی ناکات لەم هەرێمە بۆیە ناچارە بێت کە کۆچ بکا بەرە وڵاتانی ئەوروپا. دیارە کۆمەڵێک لەو هۆکارانە بوونەتەوەی کە هاوڵاتیان بەدوای ژیانێکی شایستەتر و باشتر بۆ خۆیان بگەڕن.